بینەرانی عزیزی بەرنامەی ئاسۆی بەرابەری سڵاو ئەم کاتتان باش. هیوادارم لە هەر کوێهان ساغ و سلامەت و تەندروست بن. هەواڵنێری مافی مرۆڤی هێرانە لە ڕۆژێکدا کە هەواڵی تەسلیمبوونی خامنەیی لە بەرامبەر هەڕەشەکانی ترامپ بۆ ڕەتکردنەوەی گفتوگۆی ڕاستەوخۆ لەگەڵ ئامریکا بڵاو کردەوە، راپۆرتێکی مەترسیداری بڵاو کردەوە. بەرەبەیانی ڕۆژی سێشەممە 19 خاکەلێوە فەرهاد شاکری، عەبدولحەکیم عەزیز گۆرگیش، عەبدوڵڕەحمان گۆرگیش، تاج محەممەد خۆرماڵی و مالێک عەلی فەدایی نەسەب زیندانیانی زیندانی وەکیلابادی مەشەد لە سێدارەتران. هاوکە لەگەڵ ئەوە واتە ڕۆژی 19 خاکەلێوە بەرامبەر لەگەڵ 8 ئاوریلی 2025 راپۆرتی ساڵانەی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لەسەر ماڵپەڕەکان بڵاوکرایەوە. سکرتێری گشتی لێبوردنی نێودەوڵەتی لەبارەی ئێرانەوە وتی لە ساڵی 2024 زاینیدا ئێران لەسەر کاڵگوەرگرتن لە بەکارهێنانی سیستەماتیکی لە سێدارەدان بە مەبەستی سزادانی ناڕازیان دژ بە حکوومەت لە سەردەمی بزوتنەوەی ژن ژیان ئازادیدا بەردەوام بووە. ئامارەکانی ناو راپۆرتەکە کە بەوتەی نووسەرەکانی ئامارێکی تێر و تەسەنیە نیشان دەدات کە کۆماری ئیسلامی لە ساڵی 2024دا ژمارەی لە سێدارەدانەکانی گەیاندووەتە 972 حاڵەت و بەم شێوەیە بە تەنیایی بەرپرسیارە لە 64 لە سەدی کۆی گشتی لە سێدارەدانەکانی ناو راپۆرتەکەی ساڵی 2024. ئەم ئامارە نیشاندەری ئەو ڕاستەیە کە کۆماری ئیسلامی بە شێوەیەکی مطلق لە بواری ڕێژەی لە سێدارەدانەکان لە پلەی یەکەمدایە. بۆ قسەکردن سەبارەت بە خەبات دژ بە سزای ئێعدام لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەمڕۆدا میوانداری بەڕێز شیوە مەحبوبی وتەبێژی کۆمیتەی خەبات بۆ ئازادی زیندانیانی سیاسی. هاوڕە شیوام کاتتان باش، سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەمان. زۆر سپاس، منیش سلامەکەم لەوە. زۆر سپاس. هاوڕە شیوا وەکو لە پێشێکیەکە ئاماژەم پێکرد ڕێژەی لە سێدارەدارنەکان لە ساڵی 2024 بەرز بووتەوە 974 حاڵەت لە ئەو پێشێکیە من ئاماژەم پێکرد. هۆکاری زیادبوونی ئەم ڕێژەی ئەدام لە ئێران چییە؟ بەڵێ تەبەن زۆر نگەران کنندەیە، چون هەروە کە ئەفی بینالمەلەلیش گزارشیدا 2/3 ئێدامەکان لە دنیا لە ئێرانە سوورەتەگرێ. لە گزارشێکتر هەیە لە سازمانهای مدافعی حقوقی بەشەر کە وتیانە لە سێمانگی ئەوەڵی ساڵی 2025 شاید بێژن 2 بەرابەر نسبەت بە ساڵی گوزەشتە نسبەت بە سێمانگی ئەوەڵی ساڵی گوزەشتە ئێدامەکان زۆرترۆ بووە. هەروەکە ئیشارەتان کرد ئەو 5 کەسە کە ئێدام بوون بەڕاستی زۆر بەناخافڵ، یعنی شاید بێژم یەک ڕەسانە فقط ئیشارەی کرد و بە ئێعدامی ئەمانە و ئەمە شتێکە کە جمهوری ئیسلامی ئەیکا 90% لە ئێعدامەکان کە ئەیکات بە هیچ عنوان ئێلامی ناکە. ئەومە شتێکیش بوو لە گزارشگەری ویژەی سازمان مەلەل لە هەرم نشستی مانگی مارسا ئیشارەی پێکرد کە جمهوری ئیسلامی مەوەزەفە کە وەختێک کە ئێدامەکە لیستی ئێدامەکان ئەو جۆرەکە هەیە ئێلام بکە. بۆ بوون و زۆر نگەران کنندەیە. لە عینی حاڵات تعدادێکی زۆر حکمی ئێدامیانەیە، ئەز جملە پەخشان عزیزی، شەریفە محەممەدی و بوریشەی مرادی کە بە شدت نگەران کنندەیە. ئێمە لە کۆمیتەی زیندانیانی سیاسیە هەر هەفتە لیستێک مرتبەن ئاپدەیتەکەینەوە لە زیندانیانی سیاسی محکوم بە ئێدام، بەڵام ئێمە وەختی لەسەر ئێدام قسەکەین ناتوانین فقط لەسەر ئێدامی زیندانیانی سیاسی قسەکەین، چون ئێدام بە تۆری کولی زۆرتر لەو ئێدامانە شاملی کەسانێکن کە بە جرمی مەوادی مخدر و شتی وا دەستگیر کران. چون وەختی کە حکمی ئێدام هەیە، وەختی ئاماری حکمی ئێدام ها لەسەرەوە فەرق ناکە، ئەو ئێدامە ئەتوانێت شاملی هەر کەسێک بێ. بۆ بۆنەوە نەتەنها زیندانیانی سیاسی گیانیان ها لە خەتەرەوە، بەڵکو تعدادێکی زۆر لە کەسانێک کە بەڕاستی جزوی مەحرومترین بەخشی جامعان بە دلیلی فقر، بە دلیلی مختلف، شاید بەخاتە مواد مخدر دەستگیرکریان، ئایسە حکمی ئێعدامیان هەیە. شرایط زۆر خراوترە. لە عینی حاڵە من شتێکە بێژم هەروەکەوە ئیشارەتان کرد لە مقادمەکە، ئێمە ئایسە لە شرایطێکە قەرارمان گرتە کە تەواوی ئەخبار لەسەر مذاکرەی بینی ترامپ و ڕژیمی جمهوری ئیسلامیە، یعنی بەڕاستی بە ندرەت ئێوە تمشای ئەخباری ئەم خەبەر گزاریانەکەن کەمتر لەسەر وەزعیەتی ئێرانە و جمهوری ئیسلامی لەو شرایطە ئیسفادەکە بۆ ئەبینێ لە سکوتی خەبەریە ئەتوانێت تعدادێکی زۆر ئێعدام کات. دەرنەتیجە من پێم وایە ئایسە شرایط لە هەر وەختێک خەتیرترە.
بەڵێ هەڕشیوە وەکو خۆشتان ئاماژتان پێکرد ئێوە وەکو کمیتەی خەبات بۆ ئازادی زیندانیانی سیاسی مانگانەی راپۆرت بڵاو دەکەنەوە ڕۆژانەی هەروەها راپۆرتەکانتان بڵاو دەکەنەوە ئێوە لە چەند ڕۆژی ڕابردوودا فکوستان کردووە لەسەر سێ ژنی خەباتکار کە ئێستا لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدان و بە قەوڵی خۆتان ئەعدامی خاموش و نیگەرانن لەسەر وەزعیەتیان بەتایبەت وریشە مرادی کە لە دەست ڕاگەیشتن بە دەرمان بێبەش کراوە. پێتان وایە کۆماری ئیسلامی هەوڵ بدا لەم شرایەتە کە خۆشتان ئاماژەتان پێکرد وەکووە و دانیشتنانەی ئەمریکا و ئێران حرەکەتێک نسبەت بەم زیندانیانە بواتەڕەوە یان ئەوەی کە ئەعدام بکەیان جددیتر بێتەوە یانە نیگەرانیەکان زۆرتر بێتەوە؟ بە نظر من نگارانەکان زۆرترە. بزانم من ئەتوام یەکشت بێژم دروستە دەوڵەتی مختلف از جمله دولتی آمریکا اتوانه فشار بیرو بو جمهوری اسلامی و حتی سازمانی ملل و غیره ولی براسی امانه اول منفعتی خویان لنظر اگرن یعنی یکی وقت ترامپ هرچنه کش بیجه مسئله حقوق انسانی لایران بوی مهمه که به نظر من درو که هرچنه کش و بیجه منافعی خویان بو مهمه بو بونو اما ایسل شرایط که قرار منگرته که وقتی که امریکا مذاکره که لگل جمهوری اسلامی اوانیه که تو اعدام کان دست هلگره اعدام مکه بو بونو اما تو تحت فشار و تحریم قرار ناین وانیه فقط بخاطر مسئله کنترل کردنی جمهوری اسلامی اوی که بتوانه رابطه که به ولا طرفه که یک مسئله ترهیه آیسه جمهوری اسلامی لضعیفتری موقعیت بدهای بدوای سکوتی بشار الاسد ببخش دوای سکوتی اسد هر چیز زورتر تحت فشاره دنش عالم موقعیت خود جمهوری اسلامی و حتی خامنه حاضر حتی مذاکره که لگل جمهوری اسلامیه خب نتیجه اما چیه به چاو پوشانن لوضعیت سرکوب و اعدام کان لایران آیه درنچه به نظر من زور خطرناکتره من پیمانیه فقط کسانی لخطران حتی که حکم اعدام یعنی بخاطر هیچ گونه قانون رژیم اسلامی حاکم نیه اتوانه زندانیانی که ترک حکم ابدیه احکامی تریانه بدرو بیان هره و دوباره حکم تریان پی بعدو آیسا یکی و گوریش مرادی پخشان عزیزی و شریف محمدی حکم اعدام یعنی اما نتوانین بیسین تا او حکمه فرض که حکمی گوریشه مرادی لدیوان عالیو تایید به دو نگران بن یعنی آیسا به نظر من شتیک کمک که اعتراضی خلقه لغیر او صورتا من کاملا موافقیه و به نظر من به شدت شرایطی که نگران کننده و غیر قابل پیش بینیه. بەڵێ هاڕۆشیوە بۆ دومین جار پەروەندەی پەخشان عەزیزی کە داواکاری بوو کە عادەی دادڕەسی بکرێت لەخف کرایەوە ئەمە قبول نەکرا ئەمە چەندە ترس و نیگەرانیە لەسەر وەزعیەتی پەخشان. خب زور مهمه اما زانین وقت جمهوری اسلامی عقب نشینی کرد به خاطر اعتراض بود هیچ یکتر نتوانه جمهوری اسلامی عقب نشینی بکه چم لسه سطحی بین‌المللی و هم داخل ایران و اعتراضات صورتی کرد ولی به احتمالی که زور منده دوباره متایید به وقتی که دوباره تایید به یعنی اینکه جمهوری اسلامی عزمی جزم کرده با اعدام کردن شتێک نکته که لمور رژیم هەیە هیچ شتێک قابل پیش بینی نییە ولی یک شت قابل پیش بینیه اوه که رژیم اسنجینه بزانه چونه اعتراض کن اگه اعتراض کن به اعدام کن زور بید عقب نشینیه که اگه اعدام به اعتراض به نوید یا کم بید یا زور مشهود نوید عقب نشینیه که عقب نشینی نکه بو منو به نظر من به شدت خطرناکه او اشاره تنگر به یکی و گوریش مرادی به نظر من لهر نظرو تحت فشاره وقت زندانی کانی تر و مخصوصا لحاظ پزشکیشو عمدن حاضرنین اعزامی کن بو شوانه بو خارج لزندانه آیسیشه قرار بو حکمکی بروا بو دیوانی عالی که تایید به من پیمایه اما ناوه معتقلی او شتبین چون جمهوری اسلامی اتوانه کسک اعدام که بدون وی که بیوات دیوانی عالی وریشه محمدی 15 سال حکمی پدری او اول دوایو کردیان به اعدام حتی طبقی قوانینی خویان طبقی نظری وکیلکان کاری که کردیانه اصلا خارج لحتی لو قوانین خویان هرچند نه اینکه قانونی خویان زور مسئله به بلام به نظر من منظور ما یک وقت دو دفعه حکم پخشانیان تایید کرده لبیر من نشد و این شریفش هروا مجددا نادیان و مجددا حکم اعدامیان پیدا و آیسه که تر خودی بوریشه لخطرایه بونو به نظر من شرایطی که زور خطرناکه با توجه بویی که تواوی تمرکزی دنیا و رسانه کان آیسه لسر مسئله وضعیتی ایران و رابطه لبینی دولتی آمریکا و رژیم آیه بەڵێ ڕێشیوە ئێمە زۆر جار من و ئێوە لەم بەرنمەیە قسەمان لەسەر ئەعدامەکان کردووە هەر جارێک کۆماری ئیسلامی کێشەکانی لە ناوە لە دەرەوە قوڵەبێتەوە
هەوڵ دەدات کە ئەعدامەکان و ڕێژەی ئەعدامەکان زیادکە. ئێستا ئەو ڕێژەی ئەعدامە لە چەند مانگی ڕابردوودا زیاد بووە، بەڵام بەر لە نەورۆزەوە کەمێک کەمتر بووە، بەڵام دوای نەورۆز دووبارە دەستی پێ کردوێتەوە. هۆکاری چییە کە کۆماری ئیسلامی هەوڵ دەدات سەر ڕایەوەی کە ئەمە خەڵک سەرکوتەکات چاوترسێن دەکات ئەعدامەکانی هەر بەردەوامە چی ئەوێت تا کوێ گەرەکیە ئاوە خەڵک ئەعدام کات و نەوەستێ بە ماشینی سەرکوبیە؟ متاسفانە ئێدامەیە جمهوری ئیسلامی بە ئێدام هاتە سەرکار. ئەگەر ڕژیم ئێدامی نەکردایە ساڵە دوایەوە هاتە لەوەقع ئینقلابی دزی و هاتە سەرکار سەرنەگوو نەکریا. یعنی ئەو ئێدامە وەسیعانە کە کردی حملە بە کوردستان ئێدام هایەکە کردی کوشتارێکە کردی بەڕاستی ئەوە باعث بوو سەری پا بمێنێ ئەو وەختە و ئائیسیشن ناتوانێت غیرەزەوە بێ. ئێوە ناتوان جمهوری ئیسلامیتان بێ بدونە ئێدام و زندان بە هیچ عنوان نییە. دوایشە ئێمە ئەگەر ئەمە بنینە چوارچێوەی شاید بگیم شرایطی منطقه و شرایطی جهانی جمهوری ئیسلامی حتا جمهوری ئیسلامی دەست بۆ ئێدام زۆرترە بۆ ئائیسە جمهوری ئیسلامی لە شرایطێکایە ئەگەر لەگەڵ ئەمریکا مذاکرە نەکا و یعنی قبولی نەکا ئەو شتە فقط ئەوە نییە لەگەڵ خەڵکێک کاتەرەفەکە هەر لەحظە ممکنە سەرنگونی کەن. ئێوە فەرزکە مقایسەکەن لەگەڵ کۆرەی شۆمالیە زۆر کەسە و دوو مقایسەکە جنبشێکە لە ئێرانە هەیە ئینقلابێکە لە جەریانە هەیە هەر لەحظە ممکنە جمهوری ئیسلامی سەرنگون کە یعنی جمهوری ئیسلامی ئایسە لە منتەقا هیچ گونە ئۆتۆریتەیەکی نییە ناو داخلی ئێرانانیەتی لە سەطحی بینالمللیە بە شدەت تحت فشارە و بۆ ئەوەی کە بتوانێ ناو ئێران ساکتکە بە نەزەری خۆی ساکتکە کە بە نەزەر من ناتوانێ چیەکە دەسا بۆ ئێدامکردن. جا ئایسە ئێژم مەسەلە ئەوەیە کە چەندێ لە مقابڵە ئێدامانە ئەبێسین و ئێترازەکان سوورەتەگرێ لەو تەریقە و ئێمە ئەتوانین حتا ئەخباری جەهانی لەسەر ئەو وەزیەتە متمەرکزکەین چون هەر دەحفە لە داخلی ئێرانە تەجاموعە ئێترازە لە سەطحی جەهانی زۆرتر بە ئیسلام مەطرحە بێ و لەو نەزەرەوە فشاری زۆرتر بێ. ئەوەی کە ئێژن بە لە نەورۆز بخاتەوە لە بیرمان نەچێتەوە مانگی مارچ مانگی اسفند مانگی بوو کە شورای حقوق بەشەری سازمانی ملل لە واقعە جەلسەی بوو کۆمیتەی حقیقەتیا بوو گزارشگەری ویژە لەسەر سەرکوبی جمهوری ئیسلامی گزارشیانەدا و جمهوری ئیسلامی هەمیشە ئەو کاراکە بەل لەم جۆر جەلساتانە مقدارە فشار کەمترە کاتەوە و ئێمە دیمان چۆن حتا لە گزارشی کۆمیتەی حقیقەتیا بە ناوی ئەو چوار فعالی ژنی لە کوردستانە کە لە 8 مارس دەستگیر کردیان بریا و لەسەری قسە کردە بۆنەوەی جمهوری ئیسلامی عقب نشینیەکە بار ئێترازێ. بەڵێ هاوڕێشی وە کارزاری سێشەمانەی نابێدام ئێستا 68مین هەفتەی خۆی تێپەڕکۆ ئەم بەرنامەی کە ئێمە بڵاو دەبێتەوە ڕۆژی سێشەمە وێتە 69 و 38 زیندانی گرتووە سەبەر. ئایا بەڕادەی پێویست توانیوە پشتیوانی بکرێ لە دەرەوە و لە ناوە لەم کارزارە؟ خب ئەمە من هەمیشە وتمە ئەمە فقط یەک ڕۆژی ئەتساب نییە بە نەزەر من ئەمە جۆنبشێکە واقعاً تاریخیە شتی وە هەرگیز نەبووە. ئێوە ئەتوانن تمشای ئەمەکەن و ناوی بنێن ئێعترازی سەراسەری لە ئێرانە بۆکە لە 38 دانە زندانە لە حداقل 38 دانە زندانە لە جێگەهای مختلفی ئێرانە ئەم ڕۆژە مرتبەن ئێعترازە کریە مرتبەن منعکسە کریێتەوە وەیسە زۆرتر لە 1 ساڵ بووە. ئایا بە ئەنازەی کافی لێ پشتیوانی کردیا؟ ئەگەر لە من پرسن نا بۆ ئەوەی کە لە زۆر کشوەر هەیە کە فعالین هەر سێشەمە لە مقابل فەرزکە سازمانی ملل لە جێگەهای مختلفە خەریکن ئێترازەکەن ولی ئەبێ ئەمە دەنگێکی تری بێت ئەوەی لە ناو کەسانێکە غیرە ئێرانین لە سیاسەتمەدارەکانە لە کەسانێکە شناختە شدەن لە ئازای پارلەمانە لە فعالین و تەشەکلها و ئتحادیەها لە سەراسەری دنیا ئەبێ دەنگ بگرێ. یعنی من فکرەکەمەوە ئەو جۆرە کە دەرخۆر و شایستەی ئەمە ئێترازە شجاعانەی ئەم زندانیانە دەنگی نەدات و من پێم وایە ئەو وەزیفەی هەر تەشەکلێکە هەر کەسێکە کە بتوانێت ئەمە بووەتە بەرەوە بۆ مثال بۆچی ناتوانێت ئتحادیەکی کارگەری تەشەکلێکی حقوقی بەشەری ئێلام کە بە دەوڵەتەکەی بە جێگەهایەتر کە ئێمە لەم سێشەمەهای نابێ ئێدامە حمایەتەکەن ئەوە کۆمەکەکە کە جمهوری ئیسلامی نەتوانێت ئەو نە حتا ئەو زندانیانە تحتی فشار قرار بنێت. ئێمە لە بیرمان نەچێتەوە ئەم ئێعترازی زندانیانە یعنی مرتبەن لەگەڵ پەروەندەسازیە ڕوبەڕوون چون خودی ئێعتساب خودی ئێعتراز لە زندانە لە واقعە جۆرمە و جمهوری ئیسلامی مجددەن پەروەندەسازیان بۆ کات. بەڵێ هاوڕێشی وا زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە سپاس کە جارێکی تر لەم بەرنامەیە بەشدار بووی. زۆر سپاس. زۆر سپاس.